بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ هاتووەتە ڕانیەی سەنتەری ئیدارەی ڕاپەڕین لە سیمینارێکدا کە ڕاگەیاندنی مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی بۆی ساز کردبوو باسی لە پێگە و کاریگەری میدیای ئیسلامی کرد لەسەر کۆمەڵگایی کوردی. ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی میدیایەکی نیشتمانی بووە، بیر و باوەڕی هاوڵاتیانی بەهەند گرتووە کە زۆرینەی هەرە زۆری بیر و باوەڕی ئیسلامی هەڵگرتووە بۆیە لەگەڵ بیر و باوەڕی میلەتەکە بووە، کێشە و گرگرفتی هاوڵاتەکانی بە گرنگ زانیوە و لەو لە گەیشتن بە ئامانجەکانی ڕۆڵی کاریگەری خۆی هەبووە. بۆیە دەتوانم بڵێم میدیای ئیسلامی میدیایەکی تەواوکارە بەوەی کە ئاینی نەتەوە پرسە نیشتمانیەکانی سۆزی نەتەوایەتی پێکەوە گرەداوە و توانیوێتی لەو ڕوانگەیەوە جێدەستی دیاربێ. بۆیە میدیایەکە ڕازگویە لای هاوڵاتیان و لای هاوڵاتیانیش جێگەی متمانەیە، بۆیە بەردەوام کاریگەری خۆی لە ناو هاوڵاتیانە هەیە. لە سیمینارەکەدا ژمارەیەک لە کەسایەتی و ڕۆژنامەنووسە دێرینەکانی ڕابوونی ئیسلامی بەشدار بوون. بەشێک لەو ڕۆژنامەنووسانە پێیان وایە دامەزراوە و میدیای ئیسلامیەکان توانیویانە نمونەیەکی جوانی پێکەوە ژیان و پاراستنی دابوونەریتە ڕەسەنەکانی کوردەواری بپارێزن. لەگەڵ ئەو هەموو بەرفراوانەی کە ئێستا لە بواری ئیعلامدا هەیە بە هەموو شێوازەکانیەوە توانیویانە جێنەمێنن و توانیویانە نەخشیان هەبێ لە ناو ڕاگەیاندنی ئیسلامیدا بۆ خزمەتێکی فراوان لە تەواوی بوارەکان، هەر لە بواری ئیسلامی و لە بواری کۆمەڵایەتی و لە بواری ئابووری و لە بواری سیاسی و لە بواری نەتەوەیی بە شێوەیەکی جوان توانیویانە خزمەت بکەن. ئێستا سوپاس بخوا کۆمەڵی ئیسلامی و ڕابوونی ئیسلامی چەندین کەناڵی ئاسمانی هەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بانگەواز و پەروەردەوە کە توانیویانە بەبێ پرس لە دەرگای هەموو ماڵێک بدەن و هاوڵاتیانی دڵیان بۆ خۆش بێت کە ئەم کەناڵە ڕاگەیاندنی ئیسلامیان لە ماڵەکانیاندا هەبێ بۆی بتوانن پەروەردەیەکی ڕاست و دروستی خەزانەکانیانی پێ بکەن. ئەو میدیانەی کە هێزە ئیسلامیەکان هێنا پێم وایە بە شێوەیەکی زۆر باش ئاوەتەی کۆمەلگا بوون، بە شێوەیەکی زۆر باش ئاوەتەی شەقام و جەماوەری هەرێمی کوردستان بوون. ئەوەی کە من دەمەوێت بڵێم و بە پێویستی دەزانم گرنگە کەلانە ئیسلامیەکان وەبەرهێنان لە گوتاری میدیای خۆیاندا بکەن بەوەی کە میدیاکانیان ئێستا بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ ڕووداوەکان دەڕۆن و ئاستێکی باشیان بڕیوە و تێکەڵاوی خەڵک و جەماوەر بوون. بەوەی پێویستە خودی لایەنە ئیسلامیەکان گرنگی زیاتر بە میدیاکانیان بدەن. لە ئێستادا کۆمەڵگە و خێزانی کوردی ڕوبەڕووی لێشاوێکی بێسنووری زۆرێک لەو میدیانە بۆتەوە کە بێڕە چاوکردنی بەها و پیرۆزیەکانی گەلی کورد بەدەیان درامە و بابەت نمایش دەکەن کە کاریگەری نەرێنیان لەسەر خێزان و لێکترازانی کۆمەڵایەتی هەبووە. لەو نێوەندەشدا میدیا و دەستگای ڕاگەیاندنی ئیسلامی تەواوی هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ پاراستنی بەها و پیرۆزیەکانی کۆمەڵگەی کوردەواری. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕانیە.